دووکەڵە ڕەشە بیری غازی ژمارە سێ لە گوندی تورکەی سنووری چەمسەماڵ کە کۆمپانیای داناغازکاری وەبرێنانی غازی سروشتی تێدا دەکات و کۆمپانیای پارکەر دریلینگی ئەمریکی کاری هەڵکەندنی بیرەکەی گرتووەتە ئاستۆ. دووکەڵەکە نیگەرانی لای هاوڵاتیانی سنوورەکە دروست کردو و دەڵێن جگە لە بۆنی ناخۆشی ترسی بەڵاوبوونەوەی نەخۆشی لا دروست کردوون. دووکەڵەکە بینین بە تایبەتی شەوان و لە ڕۆژانیشە ئەیان بینین دووکەڵێکی ڕەش تەنانەت هەواکە ئەیێنێت بەرەو شارەکە. ئەمە نزبەیەکی خراپە بۆ شارەکەمان بەڕاستی نزبەیەکە کە تووشی سەرەتان و جۆرەها نەخۆشی جۆرەها کەسمانێت تووشی ڕەبووە بێت. شارەزایانیش دەڵێن دووکەڵ و گازی زیان بەخش لە بیرەکەەوە دەردەچێت و ئەگەرەکانی توشبوون بە نەخۆشیەکانی کۆندامیان ناسە و شێرپەنجە لە ئارادایە. بە پێ ئەو توێژینەوانی کە هەیە ئەم دووکەڵا پێکەهاتەکەی لە چەندین غازی مەترسیدار پێگاتووە کە سەرەکیترین غازی CO2 غازی دوانۆکسیدی کاربۆنێکێکە لە غازە زۆر مەترسیدارەکان کە بە هەڵمژینی مرۆڤ تووشی چەندین نەخۆشی ئەبێ و غازێکی خینکێنەرە. بەمبەستی لێکۆڵینەوەکردن لە زیانە ژینگەی و تەندروستەکانی دووکەڵ و دەراویشتەی کارکردن لە بیرە غازەکەی گوندی تورکا وەفدێکی پەرلەمانتارانی لیژنەکانی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان سەردانی شوێنەکەیان کرد. بەڵام لەلایەن هێزێکی چەکدارەوە ڕێگریان لێکرا بچنە ژوورەوە. ڕێگریکردن لە لیژنەکە خۆی لە خۆیان نیشانەیەکی پرسیارە خاتە سەرەوەی کە ئەم بیرە غازە لێرەیە ئەم دووکەڵە دروستەکە و ئەچێ بەسەر هەناسە و هەوای ژینگەی چەمچەماڵە کە خۆی پێشتر ئەنفال کراوە جارێکی تر ئەنفالی هێواشە بۆ ئەم ناوچەیە بەداخەوە لەبەرەوە بەڕاستی ئەرکی پەرلەمان لێرەیان ناوەستێ بەڵکو بەردەوامە بین وەکو لیژنەی تەندروستی و ژینگە بەردەوامە بین و راپۆرتی خۆمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانەکەین. بیری غازی ژمارە سێ لە تورکە لە چوارچێوی فراوانکاریەکانی کۆمپانیای داناغازدایە بۆ برێنانی غازی حوزەی چەمچەماڵ و نزیکەی ساڵێک دەبێت کارکردن لە بیرە غازەکە دەستی پێکردو و لە ئێستادا بیرەکە بە قوڵی 6,000 متر هەڵکەنراوە. مەزەدە دەکرێت بەتەنها لەم چۆلگە غازیە 3 تریلیۆن و 400 میلیارد پێ سێجایەدەگی غازی تێدا بێت. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.